پێشەنگایەک لە هەولێر کراوەتەوە کەلیپەلی سووری تێدا نمایش دەکرێت لە ڕکلامەکاندا ئاڵای عێراق و سووریان بەکارهێناراوە کاردانەوەی جیاوازی لێ کردووە. ئەوە پێشکەوتنی هەرێمی کوردستانە. ئێمە لە ئاستی هەموو پارێزگاکانی عێراقی پێشەنگای نێودەوڵەتی هەولێر جێگای ڕێزە کە ماوەی 3 ساڵە پێشەنگایەتی هەموو پێشانگەکانی گرتیە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی ژمارەی پێشانگەکان بەرز بۆتەوە لە ڕووی کوالیتیشەوە زۆر بەرز بۆتەوە. ئەوە دەلالەتی پێشبەچوونی شاری هەولێرە کە لە شارەکانی دیکە لە عێراق و هەروە لە وڵاتانی هەرێمی تەنانەت لە وڵاتانی دیکەی ئەوروپیش بە خۆشحاڵیەوە ژمارەی کۆمپانیاکان لە بەرزبوونەوەیە بەشداری لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر دەکەن. ئەو پێشانگایەی کە بەروبوومەکانی کشت و کاڵەی سووریایە ئەوانە بە پێی گرێبەستێک لەگەڵ پێشانگای نێودەوڵەتی هەولێر ئەو کارەیان کردی و ڕێگە پێدراوە. بەڵام بەداخەوە لە ڕیکلامەکانیان لە بانگەوازەکەیان لە کارتەکانی داوەتنامەیان وێنەیەشی و قەڵا پیرۆزەیان فۆتۆشۆپ کردبوو کە ئاڵایەکی گەورەی عێراقی و سووریان دانابوو بەبێ هەرێمی کوردستان. دوێنێ پێمان ڕاگەیاندن ئەو کارە ڕێپێدراو نییە. ئەگەر ئێوە باوەڕتان بە هەرێمی کوردستانە دێن پێشانگا لێرە دەکەنەوە خۆتان دەناسێنن دەبێت پێش هەموو شتێک ڕێز لە ئاڵاکەمان بگرن. ئەوان قبولیان کردو هەڵەکەی خۆیان چا کردەوە. ئێستا ئاڵای کوردستان دانرایە و لەژێر ئاڵای کوردستان ئەو پێشانگایە دەکرێتەوە. زۆر سپاس.